بەڵێکی ئەسڵاو لێ بێت طبعا پرۆژەیاسای بودجە لە قۆناغەکانی کۆتایی نزیک دەبێتەوە یعنی تقریبا ئەوەندەی کە حەسم بووە لە سەدانەوەتی کۆی پرۆژەیاساکە بە پێوتەی سەرۆکی لیژنەی دارایی بێ یەکلایی بۆ تەواوی بند و خاڵەکانی ناو پرۆژەیاساکە ئەوانەی کەماونەتەوە ئەستەکێشیان لەسەر پرسی هەرێمی کوردستانە دام بابەت ئەستێکلایی نەبووتەوە و بابەتێکی دیکەش پرسی با بڵێ پێدانی پارێزگاکانە هەرچەندە ئەو پرسە پارەی زیاتری بۆ تەقان کراوە لە تریلیۆنەوە بۆ 4 تریلیۆن بەرز داوەتەوە بەڵام تا ئێستا ئەو پارێزگانی کە وەبەرهێنانی نەوتەکەن هێشتا ئەو پشکانی کە بۆیان دیاری کراوە بە دڵیان نییە ئەمانە و چەندین کێشەی بچووکی ماوە بەڵام ئەوەی کە کێشە گەورەکەی بەردەم پرۆژەیاسای بودجێ لە ئێستادا وای کردووە کە بۆ سێنرێ بابەتی پشکی هەرێمی کوردستانە سەبارەت بە من ئەمێ پێشەوەی پێ بڵێن گۆڕانکاریەکانی بودجەت بۆ باس بکەم ئەوەی کە لە بودجەدا گۆڕاوە ئەوەیە ینی لابردنی بڕگەی بڕینی موشەی فەرمانبەرانی عێراق لابراوە کەمکردنەوەی بودجێ هەستی سەرۆکایەتێکی عێراق بە ڕێژەی لە 120 ئەمە جێگیر کراوە کوتێنان لە 76 تریلیۆنەوە کەم کراوەتەوە بۆ 25 تریلیۆن شایستەدارایەکانی فەرمانبەرانی گرێبەست کە کێشەیەکی زۆری گەوری بەردەم پرۆژەیاسا بۆ ئەوە چارەسەر کراوە بودجێ پەرەپێدانی پارێزگاکان لە 2 تریلیۆنەوە بۆ 4 تریلیۆن بەرز کراوەتەوە پترۆدۆلار دیاری کراوە تەمان چی ئەمەیەکی بلو کێشانەی کە بۆ پارێزگانەی بەرهێنانی نەوتیان هەیە لەماوەی ڕابردوودا پترۆدۆلاریان نەبوو ئێستا 500 لە 500 ملیارەوە بۆ تریلیۆنێک بووە پاڵپشتی لا مرکزی پارێزگاکان بە جۆرێک پارێزگار خۆی بڕیار بدا لەسەر چۆنێتی ئیدارەدانی پارێزگاکە ئەمە جێگیر کراوە شایستەدارەکانی جوتیاران بودجەی تایبەت بۆ تەرخان کراوە و 200 ملیارد بۆ کڕینی سەماد یعنی ئەمانە گۆڕانکاریەکانی بەردەم با بڵێن بودجەن ئەوانەی کە ڕویان داوە جێگیر کراون ئەوەی کە ماوەتەوە پشتی هەرێمی کوردستانە تا ئەم دەقەیە چییە بەرەو پێشچوونێکی ئەوتۆنیە لەسەر ئەو پشتی کە بۆ هەرێم دیاری کراوە لەبەرەوەی ئێستا بابەتی یعنی تا ئەم دەقەیە شیعەکان سوورن لەسەرەوەی کە کۆی دۆسی نەوتیانەوێت جاش لە بەندەری جیهان بێت لە هەرێمی کوردستان خۆی بێ لە بەرامبەرش هەرێمی کوردستان تا ئەم دەقەیە تازەشی نەکردو ینی شاندەکەی هەرێم تا ئەم دەقەیە هیچ بژاردێکی دیکەیان نەداوە جگەلەوەی کە زانیارێکی نوێ هەیە لەسەر ڕێکەوتنی هەردوو لە ئەزانی ماوەتەوە سەردانیکردنی شاندەکەی هەرێم تەمان بە پێی زانیارنی کە من وەرم گردووە قسە لەسەرەوە کرا بەیانی دەبێت شاندەکە بێت نەخێر ئەندامێکی شاندەکە ئاماژەی بۆ کرد کە سبەی نەنایەن بەڵام ڕەنگە دوو سبەی بگەنە بەغدا لەبەرەوەی پرۆژەیاسای بودجە ئەگەری زۆرێ لە ڕۆژی سێشەمبە بەدواوەی تر بەرز بێتەوە بۆ پەرلەمان بۆ دەنگدان لەسەری واتە پێشەوە هەرێمی کوردستان جارێکی دیکە شاندێکیان دێتەوە قسە زۆر لەسەرەوەی شاندێکی سیاسیش بێتەوە بۆ بەغدا بەڵام تا ئەم دەقەیە ئەوەی حەسم بۆ شاندەکەی هەرێمە شاندە حکومەکەی هەمان جار بەڵام ئەوەی هەیە چییە سەبارەت بە بەوەی ڕێککەوتنیان ڕێک نەکەوتن تا ئەم دەقەیە ئەم بابەتە حەسم نەبووە چونکە هەردوو لە دوو بژاردەی زۆر جیاوازیان لێکە یعنی نێوەندگیریەک نییە بژاردەیەک هەڵبژێرێت کە هەم بە دڵی هەرێم بێ و هەم بە دڵی لایەنە شیعەکان بێ بۆیە ئەم وای کردووە تا ئاستێکی زۆر لە یەک دوور بوون ئەگەر چی قسە زۆر لەسەرەوەیە کە تا ئێستا دەرگای دانوستانەکان دانەخراوە بەڵام ئەمڕۆ هەم تەحالفی با بڵێن فتح هەم تەحالفی ئیسلاح کە سایر و سەرۆکایەتەکەی دەکات لێدوانیان بۆ میدیاکانی خۆیان داوە بۆی کە بودجە بەبێ کوردیش بێتی ئەپەڕێ لەبەرەوەی پرسی بودجە تەنها پابەند نییە بە پشکی هەرێمی کوردستانەوە کۆمەڵێکی ئاڵۆزەیە لە بەغدا لەسەر پشکی بودجە وەساوە لەسەر پرسی بودجە وەساوە ئەو پرۆژە استراتیژیانی کە عێراقیانە ئەو کۆمپانیا زۆرانی کە هاتووە بۆ وەربێنێنان هەموو ئەمانە پابەندن بە بودجە تەنانەت موشەی فەرمانبەرانی عێراق تەنانەت پرسی دامەزراندنی ئەوانەی کە لە ساڵی ڕابردوودا بودجە نەبوو دامەزراون هەمویان نزیکەی 11 مانگە دەوام دەکەن بەبێەوەی هیچ بڕەپارێک لە حکوومەتی عێراقی من هەمووی ماوەتەوە بۆ بودجەی 2021 بۆیە یعنی لایەنە شیعەکان سوور لەسەرەوەی پرسی بودجە لەم ماحەفتەیەدا یەکلایی بکەنەوە ئەگەر لە خراپترین حاڵەتە بڕاتە شەمە و یەکشەمی داهاتوو ئەمە شتێکی کەیە بەڵام تا ئەم دەقەیەوان سوورن لە ڕۆژی سێشەمە بەدواوە ڕەوانەی سەرۆکاتی پەرلەمان کەن بۆ دەنگدان لەسەری بۆیە ئەوەی کە بەدەست حکوومەتی هەرێمەوە ماوە ئەم دوو ڕۆژەیە واتە ئەم چلۆش کاتژمێرەیە دەبێت لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا ئەم بابەتە یەکلای بکاتەوە ئەگەر نا پرسی بودجە دەچێتە پەرلەمانەوە و دەکەوێتە بەر لێشاوی زۆری نەوکەمینەکە ئەمەیانیش دیسانەوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیە چونکە ئەزموونی یاسای قەرزی هەبووە کە لە چەند مانگێکی ڕابردوو بەبێ خواستی کورتێپەڕی کەوتە بەر لێشاوی زۆری نەوکەمی